هەرێمی کوردستان لە سایی دەسەڵاتی حیزبە چەک بەدەستەکانەوە گیرۆدەی دەیان قەیرانی جۆرا و جۆر بووە کە تەنیا کاریگەری لەسەر هەڵتەکاندنی ژێرخانی ئابووری نەبووە بەڵکو زۆر بە خراپی کاری کردووەتە سەر تێکدانی کۆمەلگا و هەڵوەشاندنەوەی خێزانەکان. بە پێی ئاماری لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت ڕێژەی جیابوونەوە و هەڵوەشاندنەوەی خێزانەکان لە شارەکانی هەرێمی کوردستان لە ئاستێکی بەرز و مەترسیداردایە و لە بەرامبەردا ڕێژەی پێکهێنانی خێزانی نوێ لە نزمترین ئاستیدایە. بەپێی بەدواداچوونەکان لە پاڵ قەیرانە دارایی و سیاسیە دروستکراوەکاندا هەوڵێکی فراوان لە ژێرناوی کرانەوە بە ڕووی جیهاندا و لەسەر حسابی قوتی هاوڵاتیان ماوەی چەند ساڵێکە دەستی پێکردووە کە کاریگەری گەورە و مەترسیداری لەسەر هەڵوەشانەوەی خێزانەکان دروست کردووە. ئەوەی ئێستا هەیە بەتەنیا لە ژێر دەسەڵاتی زۆنی زەردا دەیان کەناڵی ئاسمانی بەناو هونەری کە پارێکی زەبەلاحیان تێدا خەرج دەکرێت بە ناوی خۆشگوزەرانی و کرانەوە بە ڕووی جیهانی نوێدا کراونەتەوە. ئامانجی سەرەکیان بووەتە تێکدانی بەها جوانەکانی کۆمەڵگەی کوردەواری و دروستکردنی دنیایەکی پڕ خەیاڵ و پوچ بۆ گەنجان. بە تێڕوانین لە کاری میدیایی ئەم کەناڵە هونەریانە هیچ کات پشتیوانی لە هونەری ڕەسەنی کوردی ناکەن بەڵکو تەنیا کار لەسەر نمایشکردن و هێنانە پێشەوەی ژمارەیە کیژۆڵەی لە خشتەبراو دەکەن تا خۆیان لەسەر شاشەکان و تۆڕە کۆمەڵایەتیەکان نمایش بکەن. لەگەڵەوەشدا ڕەچاوی هیچ ئیتیکێکی کاری میدیایی ناکەن. لە گفتوگۆکانیان لەسەر شاشەکان ئەوەی دەیانەوێت دەیڵێن بێ ئەوەی بیر لە دەرئەنجامە خراپەکانی بکەنەوە. دەسەڵاتی هەواڵگری و عسکەری لە هەرێمی کوردستان بۆ مانەوە بەهێزکردنی پێگەی خۆی دەست بۆ هەرچی جۆرە سیناریۆ و هۆکارێک دەبات بێ ئەوەی جۆبداتە دەرئەنجامە مەترسیدارەکانی. ئەوە تا لە سایی ئەو کەناڵانەوە ئێستا بە ناوکرانەوەیەکی خێرا و مەترسیداری توند لە ناو گەنجانی تازە پێگەشتوودا هەیە کە بە جۆرێک ئاراستە دەکرێن هیچ ئینتیمایان بۆ خاک و نیشتیمان و کللتوری ڕەسەنی کوردەواری و پیرۆزیە کۆمەڵایەتیەکان نییە. زۆر جاریش کارەساتی دڵتەزێنی بۆ خێزانەکان خوڵقاندووە. کاری ئەم جۆرە میدیایە جیاکردنەوەی تاکە لە خێزان و گواستنەوەی مۆدێلی خێزانی ئەوروپا و ڕۆژئاوایە بۆ ناو کۆمەڵگای کوردی. ئێستا تەنانەت کار لەسەر ئەو کەسانە دەکەن کە بەهۆی تێکچوونی باری دەرونیان خۆیان وەک هاوڕەگەزخواز ناساندووە. ئەم جۆرە لە میدیا ناڕاستەخۆ هانی گەنجان دەدەن تا بەو ئاراستەدا هەنگاو بنێن و پشتیوانی بوونی خۆیان بکەن لە بری ئەوەی بیر لە چارەسەرکردنی بکەنەوە. ئەمە جگەلەوەی کللتوری دوژمنانی کورد لە ڕێگەی دراما جۆر بە جۆرەکانەوە کە بەشێکی زۆریان سوکایەتیان بەرامبەر بەنەتەوەی کورد تێدایە بۆ ناو هەرێمی کوردستانی دەگوازنەوە. ئەگەر سەرنجی ئەو بەرنامە و پرۆگرامانە بدرێت کە ئەم جۆرە لە میدیا کاری لەسەر دەکەن دەبیندرێت تەنیا کار لەسەر کچانی گەنجی پێگەیشتوو دەکەن تا هانیان بدەن سڵ لە بەها کۆمەڵایەتیەکان نەکەنەوە و هیچ کات سنوورێکی کۆمەڵایەتی بۆ خۆیان دانەنێن بۆ ئەوەی جیلێک بەرهەم بێت کە بیرکردنەوەی بەرەو گۆڕانکاری لە سیستمی بەڕێوەبردننی وڵاتدا نەڕوات و هەموو خەون و خەیاڵیان خۆشگوزەرانیەکی ساختە بێت. هەموو ئەم مەترسیە گەورانە بە پارە و قوتی هاوڵاتیان ئەنجام دەدرێت کە ئامان ژیانە وێنەیەکی درۆینەی کوردستانێکی خۆشگوزەران پیشانی دنیای دەرەوە بدەن. هاوکات بە جیهانی سەرمایەداری بڵێن کە کۆمەڵگاکەیان بەرەو تاکگەرایی و کوڕوکچەکانیان بەرەو بووکەڵەی بازرگانی دەبن.